دڵنیا بن میهرەبانی تانیتین گۆڕانکارێکی جەزری بکاتن، گۆڕانکارێکی ڕیشەیی بکاتن، چونکە مستحیل قەناعەتم وایە ئەو شتێکە بە خۆت نایکەی. ئینسان هەوڵ بداتن دەتانی شتەکان بکاتن، دەتانی بگاتە ئەو شتانە. لێ قەڵەو خۆشەویستەکان ناومێد ببن، زعیف دەبنەوە، بەڵام دەبی یەکەم شتان هەبی، ئیرادەتان هەبی، بەردەوامیتان هەبی، غیرەتتان هەبیتن، بە خۆتان بوەستن، بە خۆتان بوەستن و ڕێکارەکانیش بگر نەبەر. دەست پێ دەکەین باڵۆنی زیرەک نەجاعەتی نەهێنا باڵۆنی ئاسایی، باڵۆنی ئاسایی نەجاعەتی نەهێنا مەعیدە بڕین، مەعیدە بڕین نەجاعەتی نەهێنا ڕێڕەو گۆڕین. ستێپ بای ستێپ، چونکە باڵۆنی زیرە خطورەی لە هەمووان کەمترە، دوای باڵۆنی ئاسایی، دوایە کە مەعیدە بڕین، دوای ڕێڕەو گۆڕین. ئەمن بەخۆم باڵۆنم دانەوە، زمانی من باڵۆنی زیرەک نەبوو، باڵۆنی زیرەک عمری نوێیە، باڵۆنی ئاساییم دانا کەچێک زعیف بووم، بەڵام دوای قەڵەو بوومەوە، ئەستەمە جارە مەعیدەم بڕی، مەعیدەم بڕی ئێستاکە قەڵەو بوومەوە، ڕێڕەویش دەگۆڕم. تێدەگەی شتیت کەش دروست دەبیتن لەگەر تەتەوراتی ڕۆژگار، فەلەبەر ئەوەی دەبی ئیرادەت هەبیتن. وازحە؟ ئیرادەتان هەبی، یەکەم شت ئیرادە. دوو، دەست هەموو زێڕە، ورگەجی گەورە لە پێش خۆت دانایە، ئەو زێڕەی بڕۆ بفرۆشە لە وەرجی خۆتدا، خۆت عیلاجکە بە یەکبار. چیژ لەو زێڕە؟ زێڕ لە بۆ چی ئەگەر ئیسفادەی خۆتی پێ نەگەیەنی؟ لە خۆتان پارەی لە خۆتان سەرف نەکەن، ئەدی پارە لە بۆ چییە؟ ئەدی پارە لە بۆ چییە؟ ئێوەیان نا دەستی هەموو زێڕە دێرێتن یارمەتیم بدە، ئێوە لۆ ناچ بە خۆزێڕەکەی دەستی خۆلی ناکەی و بفرۆشی لە خۆت بدەین، ئەم لۆ یارمەتی بدەن، تو بە خۆت یارمەتی خۆت نادەی، ڕەزی پارەی لە خۆتان بدەن. تداوی عیباد الله. و ئەمن نامەوێت پارێتون لێ چاولێ نییە و ئیستیغلالیشم نەکردی، ئەمن گوتم بڕۆ باڵۆنی زیرەک بزان بە 15 ڕقەی پێ دەکردرێ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.